بەناوی خوای گەورە و میهرەبان لە هەر جگایەکان ڕێز و سڵاو و خۆشەویستیمە تەناڕەستی بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامیم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی بەڕێزێت بەڕێزان لە بەرنامەی ڕابردوودا باسی جوانی منداڵمان کرد لە نێو ماڵدا باسی گرنگی منداڵمان کرد لە نێو ماڵدا منداڵ ئەو نیعمەتە گەورەیە کە خوای گەورە بەدایک و باوکی دەبەخشێت بەو ژن و پیاوانی دەبەخشێت کە هاوسەگیری دەکەن کە خوای گەورە منداڵێکە بێ دەبەخشێت کە لەو نیعمەتانەی خۆی کە بەسەریان دەیڕێژێت ئەگەر چی زۆر جار دەوترێ منداڵ دایک و باوک بێزار دەکات منداڵ نەخۆش دەکەوێت منداڵ مایی دەردەسەریە بۆ دایک و باوک بەڵام سەرە ڕای هەموو ئەمانە منداڵ جوانی تایبەت بەخۆ هەیە خۆش و چێژی تایبەت بەخۆ هەیە زۆر جار زۆرەمان کە لە بازار داین تا مەزروع ئەوەن کە زوو بڕۆینەوە بەلای منداڵەکەمان بۆ ئەوەی کە لە ئامێزی بگرین بۆ ئەوەی کە خۆشەویستی خۆمە دەربڕین زۆر جا بیری دەکەین زۆر جا کە منداڵ لە ماڵ نابێ یەک دوو ڕۆژێک ئەچێتەوە ماڵی باپیرەیە داپیرەی ئێمە بیری دەکەین خۆ خۆمانە زووتر بێتەوە بەلامان بۆیە منداڵ ئەتوانین بڵێن بە هەموو پێوەرەکان زۆر خۆشە لە ماڵدابوونی هەبێت ئاوەدانی وەک دەوترێ منداڵ ڕووناکی ماڵە منداڵ ئاوەدانی ماڵە بەڵام لە بەرنامەی ڕابردوودا ئێمە تەنها لەگەڵ باوکانە قسەمان کرد بەڵام لەم بەرنمەیەدا تەنها لەگەڵ دایکانە قسە دەکەین باوکان ڕاو بۆ چون و خۆیان دەربڕی سەبارەت بە نیعمەتی منداڵ و بە جوانی منداڵ لە نێو ماڵدا لەم بەرنمەیەدا بابزانین دایکان چیمان پێ دەڵێن بابزانین دایکان سەبارەت بەو هەست و سۆزێک کە بە منداڵەکان هەیەنە چییە و چۆن باسی منداڵەکانیان بۆ دەکەن لەگەڵمانە بن بابزانین دایکان چیمان پێ دەڵێن فەرمو بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین بابزانین دایکان سەبارەت بەو هەست و سۆزێک کە بە منداڵەکان هەیەنە چییە و چۆن باسی منداڵەکانیان بۆ دەکەن مناڵ یەکێکە لە نێعمەتەکانی جوانی خوای گەورە مناڵ بەهەشتی دنیاە ئەگەر جوانیش پەروەردەیکەی هەم بەهەشتی قیامەتیشە بەڵام مناڵ هەموو کاتێ هەر ئەگەر دوور بێ نزیکش بێ هەر ئاوەدانی لای دایک و باوک هەر ڕۆشناییە بە دایک و باوکانەڵێم بەڕاستی ئەمڕۆ دایک و باوک تربێتی مناڵ قورسە ئەبێ ئاگای لە مناڵەکانیان بێ ئەنجا بزانن چۆن تربێتیانەکەن بەڕاستی بەرەڵان نەکەن مناڵەکان خۆیان پەروەردە بن سڵاو لێبێ سڵاو لە تۆش هاوسەگیری کردووە نە ئینشەڵا بەختەوەر بیت و هاوسەگیری بکەیت باز لە جوانی مناڵەکەی مناڵ تا چەند گرنگە بوونی لە ماڵە هەبێت سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەڕێستانەکەم بەڕاستی مناڵ یەکێکە لە نێعمەتەکانی جوانی خوای گەورە کە بە هەموو خێزانێک ئیشەڵڵا هەموو خێزانێک پێ بەختەوەرەوەیدا بە هەموو خێزانێک مناڵ شتێکە خەم و خەفەتت لەبیر ئەباتەوە واتە تا چەند خەمێکت دەبێت تا چەند ناڕەحەتێک کە مناڵێکتە بوو پێوەی سەرقاڵ بوو یاری لەگەڵ کرد گەمەل لەگەڵ کرد ئەوە تۆ ئەو خەم و خەفەتت نامێنێ بۆیە پێویستە هەمومان زۆر خێزان هەیە ناشکورە پێی بەڕاستی ئەمە یەکێکە لا بڵم چی خۆی گەورە کاتەیە نعمەتێکی پێدای نابێوابیم واتە بە شێوازێکی لێرە ئەتوانین بڵین مناڵ پەروەردەکردن ئەساسە بە تایبەتی بۆ ئەو دایک و باوکانەی لەم سەرجەمەژین چونکە ئێستا جیلی ئایپات و مۆبایل و پلەیستیشنە بەڕاستی ئەتوانم بڵێم لە سەیانەوەتی مناڵ بە ئەمانە زۆر تێکەچێوەکو ئەو مناڵانە نەماوە لە ساڵی نەوەتەکانە پەروەردەکراون چونکە ئەتوانم بڵێم ئەو ڕێزەی ئێستا ماوە لێرەیە کەم بۆتەوە ئەویش بەهۆی جیلی ئایپات و مۆبایل و پلەیستیشن و زۆر جارڵین مناڵی ئیزعاجمانەکە بۆ ئیزعاجمانەکە کاتێ سەیری پاپایەکەکە من زۆر جار لە شوێنێک دانیشتم تێتی وەڵام مناڵەکەم لا چاوی شین کردمە بۆ لێرە چاوی لە پاپا کردویان بە تایبەتی ئەم فلیمە دۆ بلاش کراوانە جەنابی ئێستا لە بازاڕ ڕێیت باشە تا چەند هەستەکەی دایکە بیرتەکە تا چەند هەستەکەی تۆزت نەڕۆیت دایکە تەلەفۆن وەگەڵە کچمۆ لەکوێ تووشی هیچ نەبوویت هەر دڵی لامەوەڵە هەرتڵی لامە بچم بۆ هەر شوێنێ دوور کۆمەوە هەتا ئەڕۆمەوە ئەڵە هەر دڵم لات بووە تا گشتی و ماڵە بە سەلامەتی منداڵە جوانانی جەنابن بەڵێ نەسێنی شەڵا بەختەوەر و تەمە درێژ بن منداڵ لای بەڕێزت چی ئەگەێنێ منداڵ معنایەکی کە قەت باس ناکات شتێکی ئەمەنە جوانە هیوادارم خۆی گەورە بەوانشی باکە نیەتی ئینشاءڵڵا مناڵ بەرهەمێکە بۆ وڵاتە بۆ هەموو شتێکی ژیان بە تایبەتی بۆ دینی ئیسلام ئەگەر پەروەردەیەکەی بە جوانی ئەمە بەهرەیەکە بۆ دنیاشەوە بۆ قیامەتیش ڕاستە ئەڵێن زۆر کەس ئەڵێ مناڵ خۆش نیە نە بەعکسۆ مناڵ بەهەشتی دنیاە ئەگەر جوانیش پەروەردەیەکەی هەم بەهەشتی قیامەتیشە ئینشاءڵڵا
هیوادارم هەموو دایکێک هەموو باوکێک مناڵەکانیان بە جوانی پەروەردەکەن بزان ڕێگایەکی پێشتر ینی هەر بەم منداڵێ ڕێگایەکی جوانیان پیشاندن بزان کە دینی ئیسلام هەیە خوا هەیە پێغەمبەرگیان هەیە صلی الله علیه وسلم ینی ڕاست خۆ مناڵ ئەوە نییە بڵێ وەڵا هەمە و نیمە و ناتوانم مناڵ بەخێوکەم لەبەرەوەی ئەوە نەم نییە مناڵەکەم پەروەردەکەم یاخود پارەم نییە مناڵەکەم بەخێوکەم یا ناتوانم پەروەردەکەم بەعکس مناڵ ڕستقی وێ لە خۆیانێت بەتەکید مناڵێن پێش بوونی لە سکی دایکی خۆی گەورە پێشەوەی لە سکی دایکشی خەڵقیکە قەراری بوونی دابێ خۆی گەورە ڕستەکەشی دیاری کردووە پێش دەبوونی زۆر جار دایک بە تایبەتی دایک زۆر مشتاقی ئەوەیە کە مناڵی بێت زیاتر لە باوکڵ بە باوکیش حەزەکە منداڵی بێت کە نەوەی هەبێبان وەڵام زیاتر دایکان پەرۆشی ئەمن چەند کەسمان بینیوە چەندین دەفتە دۆلاری خەرج کردووە بۆی کە منداڵێکیان بێ بەڵام خوا پێی نەداون بەڵام هەشوانە منداڵی هەیە دوعای لێ دەکات لێ ناڕازیە زانی من هیچ کات لەگەڵ ئەو دایکانە نیم کە دوعای شەڕ لەگەڵ مناڵەکانیان ناکەن یاخود دائنیشن بە ئیهانەکردنی باوکیان نابعکسۆ ئەو مناڵە خوای گەورە شتێکی پێبەخشیویت کە ئەگەر بیری لێ بکەیتەوە گەورەترین بەرهەمە پێی بەخشیوی هیوا هەیە نیەتی نەک بە دەفتەرەها یعنی تەمەناکە بمبێت بەستەنیا شەوێک مناڵێکی خۆی ببینە لە باوشیکە من وا ئەزانم ئەم دوانم هەیە و کەسێکی کەشم هەیە ئەم دوو مناڵەم هەیە و مناڵێک کەشم هەیە بە ناوی عەبدولسەمەدۆ ئێستا فەقێ و لە بیارە خوێنێ شانازی پێوەکەم ینی بەڕاستی شانازی پێوەکەم منداڵش لاپە ڕستپێکەیە دایک و باوک چۆنی وێنووسێتەوە دۆ جەنابەت کردە بە فەقێ دایک و باوکیشمانەیە خوا نەخوازە مناڵەکەی کردە بەشتی خراپ وەڵاهی من هیوادارم هەموو دایکێک هەموو باوکێکیش لە سەرەتاوە من پێشتریش وتم کەوا دینی ئیسلامی پێ بناسێنێت. بابزانین دایکان سەبارەت بەو هەست و سۆزێکە بە منداڵەکان هەیەنە چییە و چۆن باسی منداڵەکانیان بۆ دەکەن مناڵێکێکە لە نێعمەتەکانی جوانی خۆی گەورە مناڵ بەهشتی دنیاە ئەگەر جوانیش پەروەردەکەی هەم بەهشتی قیامەتیشە بەڵام مناڵ هەموو کاتێ هەر ئەگەر دوور بێ و نزیکش بێ هەر ئاوەدانی لای دایک و باوک هەر ڕۆشناییە بە دایک و باوکانەڵێم بەڕاستی ئەمڕۆ دایک و باوک دەربێتی مناڵ قورسە ئەبێ ئاگان لە مناڵەکانیان بێ ئەنجا بزانن چۆن تربێتیانەکەن بەڕاستی بەرەڵان نەکەن مناڵەکان خۆیان پەروەردە بن. چەند مناڵە هەیە؟ چوارمەیە شکر گەورن لەخوا بەزای مناڵ لای جەنابەت چی ئەگەیەنێ؟ بەڵام مناڵ لای جەنابم شتێکی باشە نیعمەتێکی خوای گەورە نیعمەتێکی خوایە ئەگەر ڕێک و پێک بێ لەگەڵتا نیعمەتێکی خوایە پێ ئابەخشێ زانی ئەو ڕێک و پێکەش زۆر بەرەز دایک و باوکە چۆنی بێ وا پەروەردە ئەبێ وای ئەبێت تۆ دایک و باوک تربێتی چۆن بێ مناڵەکەش ئەبێ وابێت خۆی لە دایک و باوک و تربێت وەرەگرێ باشە بەڵێ ئێستا تۆ لە بازار ڕای بیری مناڵەکانە ناکەی چۆن بێگومان دڵم لایەنە بە گەورەش دخوانیان بڕێ هەمویان مامۆستا و مدەریسن بەسەر دڵم لایەنە با بڵێن چونەتە ماڵ و حاڵی خۆیان وەڵاهی کوڕەکان ژنیانی ناوە کچێکە لای خۆمە باشە ئەوانەی کە با بڵێ ماڵان بەجێشتۆ کوڕەکان ژنە هێنا و خوارد تەمە درێژەکە ئینشاءالله خەت زوو تەلەفۆنیان بۆکەی بڵێ کوڕم بۆ دیارنی مناڵەکانە بۆ دیارنی زۆر باشن هەمویان تەلەفۆنیم لەگەڵاکەن پەیوەندیمان هەیە لەگەڵ خۆیان لەگەڵ ژنیانە مناڵەکانیان خۆشەوی وەکو خۆیان زوو ئەچی لە سەردانیان بەڵێ لە خاریجن بەڵێ بەس بە تەلەفۆن پەیوەندیمان هەیە بە ناکەی ئێستا ئەوە دوورە وڵات بیر لە خەڵک چۆن بیر مناڵی خۆی ناکە هەرەی کات باشە مناڵ هەچەندە گەورەش بێ دایک هەر بیریەکە والله بنچینی سەرشی مناڵەکەی سەرەتا وەک بنچینە یعنی هەموو شتێکە بۆ مابینی ژن و مێردایەتی سەرەتا یعنی ئەگەر ئینسان زەواز دەکات سەرەتای شتێکیان ناگرینێ بەڵام کە مناڵێک کەوتنیانیانە ئەو کات یعنی پتەوتر دەبێت مابینیان دەوترێ منداڵ ڕووناکی ماڵە ئاوەدانی ماڵە تا چەند ئەم هەستە لای تۆ هەیە بەڕای من زیاترە زۆر زیاترە لەبەرەوەی تۆ هەر شتێک کە لەو پێش نەتوانێ قوبوڵیکەی ئەو کاتی دەتوانێت قوبوڵی بکەیت یعنی هیچ شتێک نامێنێت کە بە مانای تاریکی لە مابینی ژن و مێردە زۆر جار دەوترێ ژن و مێردەکان بەر لەوێ مناڵان بێ کێشان هەیە گرفتیان هەیە بەڵام کە منداڵیان دەبێت وردەوە دە بەخۆیانە ئەچنەوە هەندێک کەم و کورتیژەیە لە بە خاتی منداڵەکان قوبوڵی ئەکەن ڕاستە بە ڕاستە بەڵێ زیاتری زۆر جارەیە کێشەشت نییە بەڵام کە مناڵەکە کەوێتە مابینت زیاد لەو هاوسەرگیرانەدا یعنی هاکە عقلێکی کامڵیان نییە لەبەرەوەی جاروای باوکەکە بە جواب دێ دایکەکە قسەکە باوکە بە جواب دێ و شتێکی هەڵەیە
بەڵام خۆ ئێگە قوبولیشی نەکەی بێت و کاتدا هەر قوبولی پێ ئەم منداڵە دەیە نەخێر دوودانی ترشم هەیە نەسێن تەمەنیان هەیە چەند بەڵێ 8 ساڵ و 5 ساڵە ئێستا لە بازار ڕای تا چەند بیری ئەو دواناکەی زۆر سەرنیە بەڵێ زۆر بەس ئێستا خۆی هەر بەردەوام لەگەڵ خۆت بێ نەگەوەی لێت دابڕێت تووشی یعنی تربێتێک شتێکی تر بێ بەس ئەگە شتەکە زۆر زەرور بێسا من بۆ نەخۆشی هاتووم ئەوەیە کە ناچاریت مەجبوری زۆر کاتێ بەجێ بەڵی ماڵی باوکو لەکوێیە لە ڕانێ من لە ڕانی بەڵێ قەت بووە لەگەڵ هاوسەرەکە تا بچی و ماڵی باوکت منداڵەکان نەبێت بەر لەوەی هەواڵی خۆت بپرسن ئەڵێ بۆ منداڵەکانە نەهانی دایک و باوکت بەڵێ ئێستا من دوێنێ هاتم بۆ ئێرە دایکم نەیهێشت تینەوە ینی لەوێ بەسەریان ڕانەگەنیە ئاگاتانیان نەبێ با لای خۆم بێ باشتر ماگەیان لێ دەوترێ دایکان لە باوکان بە سۆسترن بۆ منداڵەکانیان هەروەها دەوترێت دایکان زیاتر ناڕەحەت ئەبن بەدەست منداڵەکانەوە ڕاستە باوک ڕۆژ تا ئێوارە کار و کەسابە دەکات بۆ خێزان و بۆ منداڵەکانی بەڵام دوجار دایک ئەرکی زیاتری لەسەرشانە بە جۆرە لە جۆرەکان زۆر جار ئەوە دایکە شەو هەڵەسێ بەلای منداڵەکەی و شەو نخۆنی دەکات ئەوە دایکە کاتێک کە منداڵەکەی کە لە نەخۆشخانە دەکەوێت بە ڕۆژێک بە 2 ڕۆژ تا هەفتەیە تا 2 هەفتە تا مانگێک بە دیار منداڵەکەیەوە شەو نخۆنی دەکات ئەو دایکە زۆر جار لە خەو ڕادەچڵەکێ و ئەو منداڵانی بە تادی کە شیری دایکیان دەخۆن دایک شیر ئەدا بە منداڵەکەی و خەوی لێ دەزڕێت بۆیە دایکان لەم حاڵەتدا زۆر پیرۆزن بۆیە پێغەمبەر دوخوای لەبارەیەوە فەرمێت بەهەژ لە ژێرپێی دایکاندایە چکم دایک جگە لەوەی کە 9 مانگ و 9 ڕۆژە منداڵە بەسک هەڵدەگرێت لەگەڵەوەشە دوجار ئەرکێکی زیاتی دەکرێت لەسەرشان ئەوەندەی من متابعەم کردبێ لە بەرنامەی ڕابردوو کە لەگەڵ باوکانە قسەمان کرد و لەم بەرنامەیەشدا تا ئێستا کە لەگەڵ دایکانە قسەمان کردووە دایکان سۆزی زیاتریان لێ دەبارێت دایکان زیاتر تەحملی ناڕەحەتیەکانی منداڵ دەکەن دایکان دەتوانین بڵین زیاتر ئارامترن لەگەڵ منداڵەکاندا وەک لە باوکان ئەگەر چی باوکانیش زۆر بەسۆزن لەگە منداڵەکانیاندا باوکانیش منداڵەکانیان خۆش دەبێت بەڵام ئەوەندەی کە لە قسەکانی ئەم دوو بەرنمەیە کە هەستمان پێکرد بێت باوکان کە لەم بەرنامەی ڕابردوو بەرنمەکە دابەزی و ئەم بەرنمەیەش کە ئینشەڵا دادەبەزێت دایکان زیاتر ئەو سۆزیان لەلا دروست ئەبێت و لەگەڵ ئەوەش جای کە ناڕەحەتێکی زۆریان هەیە بۆیە دایکانیش پێیان وایە کە منداڵ جوانی ماڵە منداڵ ئاوەدانی ماڵە منداڵ هەمیشە بوونی لە نەبوونەکەی باشترە و زۆرجار دایکان ئەوە دایکانن زیاتر خەم دەخۆن لەوەی کە ئەگەر منداڵیان نەبێت باوکیش خەم دەخوا لەوەی کە منداڵی نەبێت بەڵام زیاتر دایکانە کە هەوڵ دەدەن منداڵیان هەبێت و نەوەیەکیان هەبێت ئێمە زیاتر بەردەوام دەبین لەگەڵ دایکانە با بزانین چی کەمان پێ دەڵێن سەبارەت بە جوانی منداڵ و بە گرنگی منداڵ و بە بایەخی منداڵ لەگەڵمانە بن زیاتر پەیامەکان دەگوازینەوە فەرمۆن. بابزانین دایکان سەبارەت بەو هەست و سۆزێک کە بە منداڵەکان هەیەنە چییە و چۆن باسی منداڵەکانیان بۆ دەکەن مناڵێکێکە لە نێعمەتەکانی جوانی خی گەورە مناڵ بەهشتی دنیاە ئەگەر جوانیش پەروەردەکەی هەم بەهشتی قیامەتیشە بەڵام مناڵ هەموو کاتێ هەر ئەگەر دوور بێ و نزیکش بێ هەر ئەوەدانی لای دایک و باوک هەر ڕۆشناییە بە دایک و باوکانەڵێم بەڕاستی ئەمڕۆ دایک و باوک تربێتی مناڵ قورسە ئەبێ ئاگای لە مناڵەکانیان بێ ئەجا بزانن چۆن تربێتیانەکەن بەڕاستی بەرەڵان نەکەن مناڵەکان خۆیان پەروەردە بن دایکی بێزار نەکردووە ناڕزای دەڕێ دەستێ کچی بچووکم بە حکمی ئەوەی تۆزێ نازارم بێزاریشیانەکەم چۆن بێزاریان ناکەم داواکاری زۆر نییە بەروەڵا زۆر باشە زۆر جار شتیوە هەبووە کە بچیوە ماڵە خاڵ و ماڵە پور دایک و باوکو دوای بۆیان گەڕابیتەوە زۆر جار کە ئەمانەی دایک و باوکە چون ماڵی خوشکێکە ماڵ برایەکیان ماڵ کەسێکیان بەر لەوەی هەواڵی خۆیان پرسەڵێ مناڵەکە بۆ نەهێنا مناڵەکە و چۆنە شتیوان بۆ گەڕاویتەوە قەت نابردبێتی دوایی باسان کرد بێ ئێستاش هەیە ئەچن بۆ هەر شوێنێکی دێنەوەڵەنتیانە بۆ نەهاتووە یان بۆچی لەگەڵتان نییە بەڵێ ئەوە هەیە قەت منداڵەکان نەخۆش کەوتون بڵێ خوای هەرچی نەخۆشیە و منداڵی بێ بۆ من ناڕەحەتی بێ من ناڕەحەتی کردووی ئەم منداڵی منە تقریبان 2 مانگ نابێت سیارە لێداوە لە باشە ئێستا الحەمدولله لە 100 دکتۆر ئومێدی پێ نەمابوو بەڵام الحەمدولله من لەو دقەش سیارە لێداوتم خۆش کرد بەشی خۆتە ئێستش دەمسێنی تۆ ماڵت ئاوا بێ تەمەناکەم ناڵەکەم نقصان نەبێ خوایە بیبێت تۆ بەڵام نقصان نەبێت من لە جێگای خۆم نەک جارێ 1000 جار وتومە شکر ئەو کەسێکی کە سیارەکە لێداوە ینی شایەتی حاڵەکە من
هیچ کات ناڕەحەتی نەبووم ئەو لە من ناڕەحەتر بووە کاتێک کە بۆ من ئەچی ماڵی باوکن جاری وای منداڵەکە نابێت لەگە خۆتا قەت هەوای ناپرسن بۆ منداڵەکانە نەهانی وە خۆیان بێت تااقەتەکەم بۆ نەهێناوە دایک و باوکم نییە بەڵام هیچ دایک و باوکێک نییە پرسیار لە نەوەکەی نەکات بەڵام بەداخەوە من ئەوە مناڵەکانم نەیانبینی نەیانتوانی ببین بەس الحەمدولله ئەتوانم جێگەی ئەویان بۆ پڕکەمەوە نەنکیان بوو بەڵێ هەمیشە نەنکێکیان بووە من تا مردن مەمنونی ئەو خاکەشم کە پێم یعنی تی چووە الحەمدولله دایکێکی نەنک هەمیشە چی باوک بێ چی دایک بێ هەواڵە پرسێت مەگەر دایکەکان واکەن لە مناڵەکانیان دژایەتی بە ماڵی خەزورانە بێزاران نەکردی بێت تااقەت لێ دەستیان قەت لیان بێزار نابوو چونکە هەدیی خوایە ترسم خوا ڕۆژێک لێم بسێنێتەوە محاسەبەشم کە لە سەر وڵە جوانەکەم چۆنی باش ناو چییە سندوس سندوس لە چەنی چوار دایت خۆشەوێ بەڵ دایە هەوڵێکی زۆر بۆ تۆیە تۆ ژەبێ ڕێزی لێ بگری وایە وای چی بە دایکاڵی دایکە خۆشمەوێ دیدایکە خۆشمەوێت ئەو کاتانێ مناڵەکانە نەخۆش کەوتون هەستە بە چی کردووە وڵا هەستم بە ناخۆشی کردووە بەسی تر ئەبێ تەحملی هەبێ ئەبێ سەبر هەبێ لەگەڵیا تا چەند پێ دوایە مناڵ ئاوەدانیە بۆ ماڵ وەڵام مناڵ هەموو کاتێ هەر ئەگەر دوور بێ و نزیکش بێ هەر ئاوەدانی لای دایک و باوک هەر ڕۆشناییە قەت بێزاران نەکردی بەداقەت لێرە زیان لەخوا بەزیابێ شکر باشن سەلامت بیا ئەو کاتانەی منداڵەکان نەخۆشەکەون هەست بە چی دەکەیت مردنێکە بۆ ژیانی خۆت یعنی سێری کە ئێستا شەو هەبوو بە سێ شەو نەخەوتم بە دوو شەو نەکەر من ینی بەرامبەرەکەشم کە باوشی دەکات نەخەوتم نەمتوانێت لەبەرەوەی تۆ سیر دەکەیت ئەوە نەزمانە نەدەستە نە هیچ شتێکە ئەوەی کە بەسەری ڕادەگات منم بەڕاستی پێ بڵێم ینی شتێکی زۆر زۆر ناخۆشە هەستێکی ناخۆش دەبێت زۆر دایک و باوە گەڵێ خوایە هەرچی نەخۆشی ئەم مناڵە بێ بۆ من خوایە هەرچی قەزە ئەم مناڵە بێ بۆ من ئەمە لە هەیە زانی زۆر وتومە بە خۆم وتومە هەرچەند بە گوناحیش بێ بەس وتومە ئەو دوو منداڵە قەت بێزاران نەکردی بێت تااقەت لێ دەستیان بڕابکە ینی جاریوە هەیە ینی ها سێری کە مێشکت دەڕوات هیچ ئارامت نامێنێت لێشی دەدەی و قسەشی پێ دەڵێ بەڵام هەرە دەقێ بەڕانی بەڵام هەبوونەکەی هەمیشە دەوترێت لە نەبوونەکەی خۆشترە سن یعنی ئێساوە هەتا عیبی نییە ڕەبێلەی بەم قسەی پێ بڵم بەڵام کە دەکەوێت بۆ خۆم هەر دەمرم بابزانین دایکان سەبارەت بەو هەست و سۆزێکە بە منداڵەکان هەیەنە چییە و چۆن باسی منداڵەکانیان بۆ دەکەن مناڵێکێکە لە نێمەتەکانی جوانی خی گەورە مناڵ بەهشتی دنیاە ئەگەر جوانیش پەروەردەکەی هەم بەهشتی قیامەتیشە وەڵام مناڵ هەموو کاتێ هەر ئەگەر دوور بێ و نزیکش بێ هەر ئاوەدانی لای دایک و باوک هەر ڕۆشناییە بە دایک و باوکانەڵێم بەڕاستی ئەمڕۆ دایک و باوک دەبێتی مناڵ قورسە ئەبێ ئاگای لە مناڵەکانیان بێ ئەجا بزانن چۆن تربێتیانەکەن بەڕاستی بەرەڵان نەکەن مناڵەکان خۆیان پەروەردە بن دایگیان مناڵ لای بەڕێزی چیەکەێنێ وەڵی مناڵ هەموو شتێکەیە نییە زۆر خۆشارە وەڵا خۆشی ماڵەوە مناڵۆیە چەند منداڵە هەیە سێ باشە دەوترێ منداڵ ئاوەدانی ماڵە منداڵ ڕووناکی ماڵە بەڵێ وەڵا بەڵێ وایە ئەرە ئەو ماڵە مناڵیتیان ئیتر هیچ داخراوە بەڵێ زۆر جار مناڵی زۆرەمان نەخۆش کەوتووە کاتێک کە منداڵەکانە نەخۆشەکەون هەست بە چیەکەی وەڵی تر هەست بە ناخۆشی یەکەم حەز دەکەم خۆ نەخۆش و مناڵەکەم نەخۆش نەبی زۆر جارە قسە هەیە دایک و باوک گەڵێ خوایە هەرچی نەخۆشی مناڵەکەی بێ بۆ من بەس مناڵەکەم ساق بەڵێ مناڵەکە ساقوێتر دایک و باوکەکە خۆشە بۆ دایک و باوکەکە ئەگەر نەخۆشی دایک و باوکەکە خۆی یاڵی خۆی نەخۆشە زۆر ناخۆشە بووم منداڵ لای بەڕێزی چیەکەێنێ وەڵا هەموو شتێکە زۆر منداڵ خۆشە ئەیوانە چەند منداڵە هەیە سیانم هەیە چەند لە ماڵ و نێستا نەوەڵا شویان کردۆژ نشیناوە بیریان ناکەی نزیکن لە خۆمەوە بەڵێ ئەگەر بۆ منە هەفتەیەک هەواڵە نەپرسن یان دیار نەبن هەواڵە ناپرسی بزانی لەکوێن ناخۆشەوەڵا شتێکی ناخۆشەوە ئەرە وەڵا منداڵ تا چەند پێ دوایە ئاوەدانیە لە ماڵە تا چەند پێ دوایە منداڵ نیعمەتێکی گەورەیە زۆر خۆشەوەڵا ئێستا من ئەلعان ڕزایەکم هەیە بەقە نایە بە هەموو دنیا زۆر خۆشە بەلامەوە کوردەواریاڵێ منداڵ ئێشیشی هەیە و نۆشیشی هەیە وایە قەت ناڕەحەتیان نەکردوی نەوەڵا گردنیان ئازاری ئێستش باشە
ئەڵێن دایک زیاتر بە سۆسترە لە باوک بۆ منداڵ وایە وڵا باوکیشیان وایە دایک زیاتر خەمخۆری منداڵە بەڵێ بەس جاری وە ئێستا باوکی ئەوەی مناڵەکانی من زۆر عنی خۆشیەوێن لە من زیاتر ئەرە وەڵا باشە منداڵەکان ئەو کاتانەی کە نەخۆش کەوتون هەستە بە چی کرد وەڵا بە شتێکی زۆر ناخۆش زۆر خونی بە دیارۆ کردون ئەرە وەڵا بەڵێ قەت هەبووە کاتی خۆی کە منداڵەکانە بچووک بوون بچی و ماڵی باوکرد بچی و ماڵی خاڵە و ماڵی برایەکەت مناڵەکان لەگەڵ نەو بێ هەواڵان پرسبێتن و بۆچی نەتهانیون بیری مناڵەکانەکەین وەڵای ینی پیاوەکەم ئیزنیاوم بردووی توی بیان بە لەگەڵ خۆتا عنی هەستم پێ نەکردووە ئەگە مناڵێک لەگەڵ نەو بێت خەڵک هەواڵی پرسیوە بۆ مناڵەکانە نەهێناوە بەڵێ ئەرە وەڵا وایە وەختە منداڵ نیعمەتێکی گەورەی خوایە و خۆشیشە بۆ من زۆرە وەڵا دوعاکەن بۆ ئەوانیش کە نیانە خۆی گەورە پیان بەخشێت ئیشەڵڵا مناڵەکان تەلەفۆنە بۆ ناکەن ئەگەر لە بازاڕە بڵێ دایکە زووەرە یان بۆ نمونە چی بۆم یانی بڵێ دایکە زووەرە یان فڵانەشمان پێویستەمان بێنە بەرەوەڵا مناڵەکانم وەکو بڵێم چی نازانم چی ئەگەنێ حەز زۆر زۆرم خۆشەوێت ئەوانیش زۆر وان بۆ من قەت منداڵەکان کە کاتێک نەخۆشەکەون بێتاقەتیان نەکردی بێزارە نەکردوی هەست بە چیەگە لەو کاتێک کە منداڵەکان نەخۆشە بن قەت بێتاقەتیان نەکردو هەرکە نەخۆشیشە بن هەرەڵە دایکیان نەخۆشین ئەلەم بەسەر چاوە قوربان کیۆڵن ئەتان بم هەستان لە چ دکتۆرێکە عیادەیە خەستانێ بەسەر ئەو چاوە دەوترێت دایکان لە باوکان بە سۆسترن زیاتر منداڵیان خۆش ئەوێ وایە بەڵێ بە تاکید بەڵێ دەڵێن دایکان زیاتر لێبوردەتریشن درەنگتریش تووڕە ئەمن لە باوەک هەمەژەر وایە بەڵێ ئەی شەر وایە منداڵ قەت بێزاری نەکردوی نەخێر قەچی و ماڵی باوکە قەچی و ماڵی دایکە بۆ ماڵی برایە ماڵی خوشکێک منداڵەکان لەگەڵان نەبێ هەواڵیان پرسم بڵێن بۆ نەدهێناون بیریانەکەین بەرەوەڵا قەت نەشتوم کە ئاوا جاری واڵم ئەچم ناتان بم لە ماڵەکە دانیشین خوشک و براوشتەکان مەڵێ بەمێ مناڵ نەیت دایکی وەمان هەیە زۆر دکتۆرەکە بۆی مناڵی بێت بەڵام خوا نەیدات هەیشە منداڵێ لە دەستی بێزارە تۆ چی بە مەدەڵی وڵایی گوناحە لە دەست مناڵ بێزاربی ئەوە بەخشنەیە کە خوا پێتەدا بە هەر زۆریش مناڵی بەڕێزە چی ئەگەیەنێ وەڵای لای من خۆشی ئەگەیەنێ ینی مناڵ بۆ دایک و باوک بڵێ خۆشیە ناخۆشیشانە بە ژیانە بۆ دنیا بۆ دوا ڕۆژە چۆن مناڵ دەواری ئەڵێ ئێشی شیە و نۆشیشی هەیە بەڵێ ینی وەکو بڵێ مناڵ خۆشیە بۆ دایک باوک دنیا یعنی ئەگەر خوا بداتێ مناڵێکی باش پەروەردە بکەیت بۆ دنیاش بۆ قیامەتش مناڵێکی باش باسی مناڵی باشە کرد تا چەند پێ دوای بەدەست دایک و باوکە منداڵەکان ئەگەر باش بێ یاخود خراپ بێ بەڵێ هۆکاری ینی ئەمڕۆ لەم ڕۆژەیە ینی هۆکارە ینی دایک و باوک بە تایبەتی نابێت دەزە مناڵەکەی بەرە یعنی ئەمڕۆکە ئەبێ دایک و باوک زۆ ئاگای لە مناڵەکەی بێت لە زاو زمانی زووتری پێشترە ئێستا مناڵان فەرقی هەیە بەڕاستی ئێستا تو ئەگەر هەرچەنە خەریک بی تربێتی مناڵەکەەوە بی بە بۆنی ڕەفیقەوە بە بۆنی ئەم مۆدی لە پێشکەوتنی ئێستاوە یعنی بەڕاستی خەڵک وای لێ هاتووە ناتوانێت بەسەر مناڵەکەیان زاڵ بێ زۆر جار لە ماڵەوە مناڵەکان ئەبێ بە کێشە بۆ دایک و باوکی ئەگەر تۆ کاتێ نەسحەتی مناڵەکەت ئەکە منێکیان خۆم لەو کەسانم و ئەزانێ من خراپم لەگە مناڵەکەم بەغەڵت لە من بیرەکاتەوە بەڵێ بەس زۆر جا بە مناڵەکان ئەڵێم ئەمڕۆکە کە من تربێتیم لە پاشە ڕۆژە ڕەنگە قسەکانی من کاتێت تۆ پێ بزانی کە گەورە بوویت و لەم تەمەنە دەرچووی بەڵێ بەڵام زەحمەتە ئەمڕۆ نەسیحەتی مناڵ دەوترێت زۆر جار کە بۆنە جەناب ئەچی ماڵی باوکە چ ماڵی دایکت ئەگەر منداڵەکە و لەگەڵا نەبێت بەر لەوەی هەواڵی خۆ دەپرسن هەواڵی منداڵەکە ئەپرسن تا چەند وایە بەڵێ وایە منێکێکم لەو کەسانەکە سا مناڵەکانم گەورە بن زۆر جار ئەڵەم لەگەڵم وەرم بۆ شوێنان پێم ماڵێ وەڵا دایکە عیبە من نام لەگەڵە خۆ من مناڵ نیم بە دوایەوە زۆر جار پێڵم بە مناڵەکەم ڕۆڵە ئەمڕۆ پێویستی ژیانە ئەگەر مناڵ لەگەڵ دایک و باوکە لە مناڵ دوورکەوتەوە ڕەحم و سۆز بەزیشی دە دایک و باوکی دوورەکەێتەوە دوایی وای لێ مناڵەکە کە ئەتی بۆ شوێنان لەگەڵە نایە مناڵەکانە قەت نەخۆش کەوتوون باڵێ هەستە بەچی کرد لەو کاتێک کە منداڵ نەخۆشەکە وڵات چۆن هەز زۆر بە ئازارەکەی بە ناڕەحەتێکی حەزەکەی خۆی نەخۆش بی ئەو نەخۆش نەبێت دایک و باوکەڵێ خوایە قەزای لە من کەوێ خوایە دەردەکەی بێ بۆ من بەس منداڵەکەم لەشی ساغ وەڵا وایە بەس ینی تو ێستا لە خۆ زیاتر حەزەکەی مناڵەکە و نەخۆش نەکەوێت بەس کە کاتێکیش نەخۆشەکەی ئەوەنە بەدوای چارەسەر ئاگەڕێی بۆی باڵێ ئێستا منداڵەکانە هەیە لە ماڵۆ بێ باڵێ دوو مناڵم بەزێش تا چەند بیریانەکەی حەزەکەی زوو چیتۆ بۆ لایەن باڵێ بیریا ئەرێ وەڵا دڵم لایەنە ئەنی هەتایەتی تە دەرەوە ئەڵێ بەخور بە مەڕۆنە دەرەوە مەڕۆن دووە بۆی نەخوازەڵا لە ماڵەوە نەبی
يعني براسي مثل يا رفيقي خلاف مكان من راسي خم دواني ما دائما صحتي أنا كم على مرة ندروا أبوني وكلام الله من فراغ يدرس به خوان خاصة بلاكي خلاف يعني عبري بابزانین دایکان سەبارەت بەو هەست و سۆزێک کە بە منداڵەکان هەیەنە چییە و چۆن باسی منداڵەکانیان بۆ دەکەن مناڵ یەکێکە لە نێعمەتەکانی جوانی خی گەورە مناڵ بەهشتی دنیاە ئەگەر جوانیش پەروەردەیکەی هەم بەهشتی قیامەتیشە بەڵام مناڵ هەموو کاتێ هەر ئەگەر دوور بێ نزیکش بێ هەر ئەوەدانی لای دایک و باوک هەر ڕۆشناییە بە دایک و باوکانەڵێم بەڕاستی ئەمڕۆ دایک و باوک دەبێتی مناڵ قورسە ئەبێ ئاگای لە مناڵەکانیان بێ ئەنجا بزانن چۆن تربێتیانەکەن بەڕاستی بەرەڵایان نەکەن مناڵەکان خۆیان پەروەردە بن منداڵەکانە قەدەجێت لە بازار تەلەفۆن بۆکەن دایکە حەزمان لە فڵانەشتا ئەومانەیە بما بێنەرەوە بەڵێ بەڵێ بەس هاوتیمە بەسەر چاو بۆتانەکەم ئەگەر نەبیشیە بۆیان پەیاکەم بۆیان دروستەکەم چی و ماڵی باوکە بۆ ماڵ برایەکە ماڵ خاڵێکە مناڵەکانە لەگەڵ نەبێت هەواڵان پرسی بەوە منداڵەکانە نەهانیوە منداڵەکان بۆ دیارنی بیریانەکەین بەڵێ ئارەوەڵا پرسیاریان کردوە بەس بە بێ مناڵەکانم ناچم بۆی شوێنێک ئەگەر مناڵەکانم لەگەڵانوێ ناچم 3 ساڵیش نەڕۆمەوە مناڵم لەگەڵانوێ ناچم ئەبێ مناڵەکانم هەر لەگەڵاوی تەحامل ناکەم دەوترێت دایکان لە باوک زیاتر منداڵی خۆشتر ئەوێ وایە ڕاستە ئەوەی دایکەیکا بۆ مناڵەکە باوک بەڵێ خزمەتیەکە و باوک بژێوی ژیانیانەدا بەس دایکەکە زیاتر گرنگیان پێدا ئەڵێن دایک بە سەبرتریشە و لێبوردەتریشە وایە ڕاستەکەی وایە ڕاستە بەرەوەڵا قەت مناڵەکانە بێزاریان نەکردی بە تااقەتیان نەکردی وڵای تری بێزاریشیان کردم تەحاملم کردیەوە وتم لەگەڵیان ڕۆشتم لەگەڵ ئەو بێزاریە دەوترێت زیاتر دایک دڵسۆزترە بۆ منداڵ خۆ باوکیش دڵسۆزە خۆی دڵسۆزە بەڵام خۆی لە لای ئێمەش بە تایبەتی لە هەموو شوێنێکی زیاتر تربێت کەوتۆتە سەر دایک نەکەوتۆ سەر باوە ڕاستە لە کاتێکا کە تۆ ئەنی باوکیش بێ بەشدار بێ لەگەڵ دایک بەڵام بەڕاستی دایک ناتوانێت بە تەنیا تربێتی مناڵەکەی بە منداڵەکان قەت بێزاران نەکرد چۆن بێزارێ ناکەن هەموو مناڵی دایک و باوکی بێزارەکە بەڵام دایق لە مناڵەکەی بێزار نابێت باوکیش هەرچەنە ئەو مناڵە ئێش بە دایکی بگەێنێ لە لای مناڵەکەی بە ئێش دایک بە ئێشی نازانێت بەڵکو ئەو کاتانە ها خی گەورە چۆن بە ڕەحمە لەگە ئینسانەکان ئەو ڕەحمە خۆیەتی بەو دایکە قەت بڕوان ناکەم کە کاتی ئێشت پێگەێنێ تۆزێ لە دڵتان نامێنێت و گایش بەزیش پێاتەوە قەت ڕقی لێدا منداڵێک هاوسەرگیری کردووە نەوەڵام بیر لەوە ناکەیتەوە ئەگە مناڵەکان هاوسەرگیریەکان بڕۆن بە جێبیان چکت بێت چقڕ بێ بیر لەوە ناکەێتەوە خەمێکی زۆر قرسە بێ بۆ تۆ بەرەوەڵا خەمە هەیە چۆن نییە خەمە هەیە بەڵام ئەبێ تۆ بیر لێو بکەیتەوە کە ئەو تێتە ژیانی خۆیەوە مادەمە تێتە ژیانی خۆیەوە تۆ بێ لەو کاتانەشە دەستی لێبەرنەی بەڕاستی لەس کاتانەشە هەر خەمتە بەبوونی ئەم زروفەوە بەڕاستی مناڵ یعنی وایە تۆ ئەگە بەرەڵاشی کەی دوایی ناتوانە ژیانی لەم ڕۆژیا بەڕێکات چونکە ئەوەنە کێشەکانی ژیان زۆرە وترێ منداڵ ئاوەدانی ماڵە وایە بەڵێ ئاوەدانی ماڵە بەڵام بۆ ئەو کەسە خۆی ئەزانە چۆن ئەو مناڵانی پەروەردەکە دوا قسەی ئەم بەرنامە بۆ بەڕێزی جێ دەڵم چی بە دایک و باوکانەڵێ و چی بە منداڵەکانی ژەڵێ ئاوەڵا بە مناڵەکانڵێم ڕێزە دایک و باوکیان بگرن بەگوێ دایک و باوکیان کەن بەڕاستی هیچ دایک و باوکێ لەسەر زەرەری مناڵەکەی نییە ئەنجا لەگەڵ ئەوەشا بە دایک و باوکانەڵێم بەڕاستی ئەمڕۆ دایک و باوک دەربێتی مناڵ قورسە ئەبێ ئاگای لە مناڵەکانیان بێ ئەنجا بزانن چۆن تربێتیانەکەن بەڕاستی بەرەڵایان نەکەن مناڵەکان خۆیان پەروەردە بن بەڕاستی ئەبێ حۆرگاتیشیان بنێ بەڵام واش نا لە سنوور دەرتێ دوایی دایک و باوکەکە نەتوانێت زاڵ لەسەر مناڵەکەیە گوڵی جوان چۆنی باش ناو چییە پێوەست پەیوەستگیان دایە خۆشەوێ بەڵێ چی پیاڵێک خۆش لە چەنی 5 لە ڕێزی دایکە بگرە چکم ئەوش هەوڵ بۆ تۆدا باشە بەڵێ تۆ ناوچیە پەروانە ناوچیە پەروانە پەروانە بەڵێ زانای پەروانە یعنی چی بەڵێ یعنی چی ئەپولە ئافرە لە هەردوو بەرنامەکەدا بەرنامەی ڕابردوو کە لەگەڵ باوکانە کردمان لەسەر جوانی منداڵ لەسەر گرنگی منداڵ و لەم بەرنامەیەشدا کە تایبەتمان کرد تەنها بە دایکان ڕاستی هەردوو لە باسییان لەوە کرد کە منداڵ زۆر گرنگە منداڵ زۆر خۆشەویستە منداڵ ڕووناکی ماڵە منداڵ ئاوەدانی ماڵە ئێمە هیوادارین خوای گەورە منداڵی هەموو دایک و باوکێک ساڵح بکات ئەو منداڵانە بۆیان ببنە هۆکارێک بۆی کە بەختەوەر و ئاسوودە و ڕووسوری دنیا و قیامەتیان بکەن و ئەو دایکانەشی کە منداڵیان نییە خوای گەورە منداڵان پێ بەخشێ و لە تەنهایی و لە خەم ڕزگاریان بکات ئەمە پەیامەکانی دایکان بوو کە ئەوانیش هاوسۆزی خۆیان بۆ منداڵ دەربڕی
هیوادارین لەم دوو بەرنمەیەدا کە بەرنمەیەکیان لەگەڵ باوکان و بەرنمەیەکیان لەگەڵ دایکان بوو سەبارەت بە جوانی منداڵ و گرنگی منداڵ سوودمان بە خۆشەویستگان بێت هیوادارین منداڵانیش ڕێز لە دایک و باوکیان بگرن و بە وەفاون بەران بە دایک و باوکیان پامی ئەمجارشمان گەیشتە پایان تا پامێکی دیگە هەموو لایەکان بەخوای گەورە سپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.